سڵاو ئازیزان، ئەم کاتتان باش. من ڕافەی تۆرابیم لە کۆلێکشنی ئەکادیمیای ڕافە و زۆر خۆشحاڵم کە بە یەکەمین دانیشتنی خولی ڕاهێنانی سی شارپی حەوت لە خزمەتتاندام. ئازیزان، لەم کۆبوونەوەیەدا بەدواوە دەمانەوێت دەست بکەین بە ناساندنی تایبەتمەندیەکانی سی شارپی حەوت. وەک لە دانیشتنی پێشەکی ئەم کۆرسەدا پێم وتوون، مەرجی پێشوەختە بۆ ئەم کۆرسە ئەزموونی زمانی بەرنامەسازی سی شارپ هەبێت. باشە، با دەستی پێ بکەین. لەم کۆبوونەوەیەدا دەمەوێت باسی لۆکال فانکشنەکان بکەم. دەچم وە ڤیژوال ستودیۆ دەکەمەوە. وەشانی 2019 لەم کورسەدا بەکاردەهێنم. پرۆژێکی کونسول دروست دەکەم. نێوی دەکەمە لۆکال فانکشن. لێرەدا نوێترین وەشانی دۆتنێت فرێمڤۆرک 4.7.2 و ئەمە بەکاردەهێنم. هاوڕێیان، دڵنیابن لەوەکە وەشانی دۆتنێت فرێمڤۆرکەکە لە 4.6.1 کەمتر نەبێت، چونکە ئەم کۆدانەی کە من دەیان نووسم کار لەسەر فرێمڤۆرکی 4.6.1 و دواتر دەکەن. دەتوانن ئەم بابەتە تاقی بکەنەوە. باشە، دەچم وە پرۆژەکەم دروست دەکەم. پرۆژەکەم دروست کرا. سەرەتا دەچم وە میتۆدێک پێناسە دەکەم بەم شێوە: static int بۆ نمونە سام ئینپوتەکانی دەبنە int a int b و ریترن بکە a plus b. ئەی و بی کۆبکەرەوە لەگەڵ یەکاوە ریترنی بکەم. با بەکاری بهێنم لێرەدا، دەڵێم cw console.writeline چی چاپ کات؟ سامی بۆ نمونە 5.8 و console.readkey. start هەڵەکەم چییە؟ دەڵێ کەوانەیەکۆ دانەناوە. دروستە؟ start. بەڵێ، کۆی ئینپوتەکانی بەدەست هاوردووە. ڕاستە. ئەمە دادەخەم کە کۆدەکان ببینن. سەرنج بدەن ئەم شێوازە پێناسەکردنە وەشانی کۆنە و ئێوە دەیناسن و بە دڵنیاییەوە کارتان لەگەڵیدا کردووە. دەیسڕمەوە. لە ڕاستیدا لۆکال فانکشنەکان ڕێگەت پێدەدەن کە لە ناو میتۆدەکاندا میتۆدەکانی تر پێناسە بکەیت. چۆن؟ ئێستا بۆ نمونە من لە ناو جەستەی میتۆدی مین میتۆدێکی تر پێناسە دەکەم. ببینن void my number int بۆ نمونە my grade یەکسانە لەگەڵ 98. cw my grade مایگرێدم بۆ چاپ بکات و دەتوانم هەر لە ئەم میتۆدە تا بانگی بکەم. my number بەم شێوە. start. پێم وایە بە هەڵا ئەم برەیسمە سڕی بووەوە. لێرەشتا console.readkey دادەنم کە دەرچوونەکەی ببینم. بەڵێ، 98 بۆم چاپ کرد. ئازیزان، دووبارەی دەکەمەوە. بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە سی شارپی حەوت لە ساڵی 2017 بەدواوە بڵاوکرایەوە، ئەم کۆدانە لە وەشانی پێشوودا بەردەست نین. بۆ نمونە ئەگەر ئەم کۆدە لە ڤێرژنی کۆنەکاندا کۆپی بکەم بەداخەوە کار ناکات. باشە، ئێستا بەنی ئەم میتۆدە میتۆدێکی تر پێناسە دەکەم کە دەرچوونی بێت. بۆ نمونە دەڵێم int add int
n بۆ نمونە ریترن بکە ئینپوتەکە کۆ بکەرەوە لەگەڵ بۆ نمونە 20 وە دەتوانم لێرەدا بڵێم چی بکە ئەد بانک بکە و ئینپوتی دەی پێ بدە start بەڵێ هەروەها کە دەبینن ڕان بووە هیچ کێشەیەکی نییە. ئێستا دەمەوێت نمونەیەکی ئاڵۆزتر بهێنمەوە. دەڵێم ئەمەدا دەخەم int بۆ نمونە value یەکسانە لەگەڵ 1 int فانکشنێک پێناسە دەکەم بە نێوی فان کە ئینپوتی دەبێتە n لە ئینپوتەکە وەردەگرێت یەکسان گەورەتر. ببینن لێرە دەمەوێت ئێرۆ فانکشنەکان بەکاربهێنم دەڵێم بڕۆ ژوورەوە چی بکە n بچووکتر لە 2 ئەگەر بوو ئەمەش ئیفەکەی چی بکە ڤالیۆم بۆ ریترن بکە else ئەمە دەبێتە else فانکشنی n ماینایز 1 بانک بکە کۆی بکەرەوە لەگەڵ فانکشنی n ماینایز 2 دووبارەی دەکەمەوە لێرەدا ئێرۆ فانکشنەکانم بەکارهێنا دەڵێم بچۆ ژوورەوە ئەگەر n بچووکتر بوو لە 2 ڤالیۆ هەڵەو بگەڕێنە else ئەگەر نا چی بکە ئەم فانکشنە بەم شێوە بانک بکە. هاوڕێیانم ئەمە دەبێتە بانککردنی فانکشنێک لە ناو فانکشنێکی تردا. من لە ناو ئەم فانکشنەدا خۆیم بانک کردووە ببینن نێوی خودی فانکشنەکەم بانک کردووە بەڕاستی چەندە سەرنجڕاکێشە. ئێستا دەنووسم cw ڕایت بکە چی فانکشن بۆ نمونە سێ start چی چاپ کرد سی چاپ کرد دروستە ئەمە بە کۆمنت بکەم ئەمەش کۆمنت دەکەم start سێ بۆم چاپ کرد دروستە بۆچی بە تاقی بکەینەوە بۆچی سێ چاپ کرد. ببینن دەڵێم فانکشنی سێ یەکسانە لەگەڵ سێ بچووکترە لە 2 ناخێر کەواتە دەبێتە فانکشنی سێ یەکی لێکەمەوە بکەیت دەبێتە 2 سێ دوی لێکەمەوە بکەیت دەبێتە 1. ئێستا جارێکی تر ئەمە ڕان دەبێت فانکشنی 2 دەبێتە چی فانکشنی 2 دەبێتە لە ڕاستیدا فانکشنی 1 بۆ ئەوەی کە یەکی لێ کەمەوە دەکات پلاس فانکشنی 0 و ئەم فانکشنی یەکە دەبێتە چی فانکشنی 1 دەبێتە 1 بچووکترە لە 2 خودی ڤالیۆ چاپ دەکا ڤالیۆمان چەندە 1 فانکشنی 0 1 چاپ دەکا کەواتە ئەمە دەبێتە 2 فانکشنی 2 مان بوو بە 2 کۆ بکەرەوە لەگەڵ 1 دەبێتە 3 کە وەڵامەکەی دروستە. ئازیزان ئێستا من هیچ پەیوەندیەکم بە حیساباتەکەوە نییە و ئامانجم ئەوە بوو کە ڕوونی بکەمەوە کە دەتوانیت بە ئاسانی تەنانەت خودی فانکشنەکە لە ناو فانکشنێک تردا بانک بکەیت. لێرەدا 2 جار بانکی ئەم فانکشنم کردووە بەم شێوە. باشە ئێستا دەمەوێت نمونەیەکی تر بهێنمەوە نمونەیەک وەکو فیلترکردن کە زۆر بەسوود بوو بۆ من لە دەرەوەی مین دەست دەکەم بە نووسینی کۆد چونکو ئەمە شتێکی ترە دەنووسم public enumerable ئەمە دەبێتە جنریکێک t filter جنریکێک و ئینپوتەکەی دەبێتە ie نامرێبڵێک جنریک.
ببینن ئازیزان جنریکێکم دروست کردووە کە خۆی جنریکە و دەرەنجامەکەی جنریکە. ببینن خۆی جنریکە دەرەنجامەکەشی جنریکە ئینپوتەکەشی هەر دەبێتە جنریک. هاوڕێیانی خۆشەویست دووبارەی دەکەمەوە ئەگەر ئاشنای ئەم چەمکانە نەبوون پێویستە سەرەتا بچن وە کورسەکانی ناساندن و پێشکەوتووی سی شارپ لەسەر ئەم ماڵپەڕە ببینن دواتر بەردەوام بن لە ئەم کورسەدا بۆ ئەوەی کە لێرەدا کاتێکی تەواو نییە بۆ ڕوونکردنەوەی ئەمانە و جەختکردنەوەم لەسەر تایبەتمەندیە نوێیەکانی سی شارپی حەوتە. باشە دەچم وە ئینپوتەکانی پێناسە دەکەم. دەڵێم ئینپوتێکت هەیە جنریک بە نێوی سۆرس و فانک تی بوڵ. ئەم ئینپوتی دووەمە دەبێتە فیلتر. دووبارەی دەکەمەوە دوو ئینپوت وەردەگرێ سۆرس فیلتر. سۆرسەکەی جنریکێکە لە جۆری ئاینامەرێبڵ و فیلترەکەش جنریکێکە لە جۆری فانکشن کە بەهایکی بوڵیان دەگەڕێنێتەوە. ئێستا با جەستەی ئەم میتودە دروست بکەین. لێرەدا دەمەوێت میتودێکی تر پێناسە بکەم کە ریترنەکەی دروست بکات. دەڵێم if source یەکسان بوو لەگەڵ ناڵ ئەگەر سۆرس یەکسان بوو لەگەڵ ناڵ واتە ئەگەر بەتاڵ بوو سۆرسەکەمان چی بکات؟ throw فڕی بدە چی new argument exception. ئێستا کام ئارگومنت پوچە؟ name of ئەم ئارگومنتی سۆرسە کەواتە لە ناو ئەکسپشنەکەدا بڵێ سۆرسەکەت پوچە یان ناڵە. و هەروەها ئەگەر فیلتر یەکسان بوو لەگەڵ ناڵ ئەگەر فیلترەکە ناڵ بوو دەبێت چی بکەی؟ دەبێت ئەم ئەکسپشنە بەهاوێژی new argument exception چی name of filter. ئێستا دەبێت چی ریترن بکات؟ دەڵێم ئەم فانکشنەی کە بۆتی پێناسە دەکەم ریترن بکە نێوی دەکەمە ئیترێتۆر. ئەم فانکشنی ئیترێتۆرە ریترن بکە. ئێستا هەر لێرەدا جەستە ئەم میتۆدە دەتوانم دروست بکەم. ببینن دەڵێم بە ئەمەدا بخەم کۆدەکان ببینن دەڵێم IE نومەرێبڵێک جنریک دەرەنجامەکەتە نێوی ئایترێتۆر و لێرەدا دەتوانم for each بەکار بهێنم بەم شێوەیە دەڵێم element بۆ هەر ئەلێمنتێک لە نێو سۆرسەکەدا بێ چی بکە if فیلتری ئەم ئەلێمنتە true بوو چی بکە yield return element. سەرنج بدەن yield return دەتوانێت چی بکات؟ دەتوانێت چەندین بەها بگەڕێنێتەوە و لە ڕاستیدا بۆ ئاینامەرێبڵ بەکاردەهێنرێت. با زۆرتر ئەمە ڕوون بکەمەوە. بۆ نمونە لێرەدا کاتێ بەم دێرە دەگات بەهای ئێلمنت دەخاتە ناو ئەم ئاینامەرێبڵە کە دەرچوونی فانکشنەکەیە و دوای کۆتایی هاتنی لوپەکە بە یەک جار ریترن دەکات و دێتە دەرەوە. ئەگەر لێرەدا ریترن بە تەنهایی دابنێم هەر کە بە یەکەمین بەها بگات ریترن دەکات و دێتە دەرەوە. هاوڕێیان من ئەم فانکشنە لە پرۆژە پراکتیکیەکانمدا بەکاردەهێنم و زۆر بەسوودە. باشە گەیشتین بە کۆتایی ئەم کۆبوونەوەیە تا کۆبوونەوەی داهاتوو. خواحافیز.